شرۆڤەکارانی استراتیژی مەترسیەکانی سەرکەوتنی رووسیا لە ئۆکرانیا دەخەنە ڕوو کە پاشەکشەی ئەمریکا و گۆڕینی سیستمی نوێی جیهانی لێ دەکەوێتەوە. بە تایبەتی بێهێزی هەڵوێستی ئەو وڵاتە و پەیمانی ناتۆ دەکەنە بنەمای توێژینەوەکانیان. بەڵام هەندێکی ترەوە بە دوور دەزان و ئەو سیاسەتەی کۆشکی سپی بە وردبینانە لە قەڵەم دەدەن. ڕۆبرت کاغانی گەورە توێژەری استراتیژی لە وتارەکەی لە واشنتۆن پۆستدا ئاماژەی بەوە داوە کە ئەگەر رووسیا سەر بکەوێت دەبێتە هاندەری چین بۆ سەپاندنی هەژمونی بەسەر خۆرهەڵاتی ئاسیا و خۆرئاوای ئۆقیانوسی ئارامدا بەوەش سیستمی ئێستای جیهان کە ئەمریکا تێیدا باڵا دەستە تێک دەچێت و جیهانێکی سێتەوەرەی لێ دەکەوێتەوە. هەندێک لە توێژەران بڕوایان وایە ئەوەی ئێستا ڕوودەدات بۆ ئەمریکا و ناتۆ پێشبینیکراو بوو. مەبەستیان بوو ڤلادیمیر پۆتین سەرۆکی رووسیا هان بدەن بۆ ئەوەی بکەوێتە هەڵەی هێرشکردنە سەر ئۆکرانیا و تووشی جەنگی هاوشێوەی ئەفغانستانی بکەنەوە. ئەو جەنگە تووشی شەڕی داچۆڕانی هێزەکەی دەکات و لەلایەکی تریش باشترین پاساو دەداتە دەست ئەمریکا و خۆراوە بە سزاکانیان ئابوووریەکەی بڕوخێنن. لە کانونی یەکەمی 2021دا سیناتۆری کۆماری و سەرۆکی لیژنەی پەیوەندیەکانی ئەنجومەنی پیرانی ئەمریکا هەڕەشەی ڕاستەی سەرۆکی رووسیا کرد و ڕایگەاند تۆ ئۆکرانیا داگیر بکە، ئێمە ژابووریەکەتان وێران دەکەین. هەر لەو کۆبوونەوەی کۆنگرێسدا جەختی لەوە کردەوە سەپاندنی ئەو سزایانە ئەوەندە وێرانکەر دەبێت کە پێشتر وێنەی نەبینرابێت. هەر لەو بارەوە جۆن سمیسی بەڕێوەبەری پێشووی مەکتەبی چاودێری دارایی بێگانە لە وەزارەتی خەزێنەی ئەمریکا کرۆکی قسەی ئاراستەی پۆتین کرد و گوتی ئەگەر تۆ جەنگی سەربازی هەڵدەگیرسێنیت ئێمەش جەنگی ئابووری هەڵدەگیرسێنین کە ئێستا هەندێ ئەو جەنگە بە بۆمبی ئەتۆمی ئابووری ناودەبن کە دوجار ئابووری رووسیا وێران دەکات. سەرەتاکانی بەداڕوخانی نرخی ڕۆبڵ دەرکەوتووە. چاودێران بە پێچەوانەی بۆچوونی ڕایگشتی ئەمریکا و خۆراوەوە جۆ بایدن بە سەرکەوتوو دەزانن لەوەی ڕایگەاند هێز نانێرێتە یارمەتی ئۆکرانیا. ئەوەش وتەکانی ئاپریل گلاسپی لەگەڵ سەدام حوسێن بیرخستەوە کە جیاوازەکانی عێراق و کوێیتی بە سادە ناوبرد و ناوبراوی هاندا بۆ داگیرکردنی ئەو وڵاتە و دوجار لە ناوبردنی دەسەڵاتەکەی. چونکە وتەکانی بایدنیش سەرۆکی رووسیای هاندا بۆ هێرشکردنە سەر ئۆکرانیا و ئێستاش وڵاتانی ناتۆ بە ملیۆنان دۆلار چەک دەنێرن بۆ ئۆکرانیا و دەیانەوێت لە ناو خاکی ئەو وڵاتەدا سوپای رووسیا تووشی شکستێکی سەخت بکەن. جۆزیف بۆریل بەرپرسی سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا لە کاتی ڕاگەاندنی بڕی 450 ملیۆن یۆرۆ وەکو یارمەتی سەربازی ڕایگەاند. ئەو یارمەتیە سەربازیە بەهێز و تێکشکێنەرە. بە بڕوای شارەزایانی ئابووری هەژمونی سەربازی و ئابووری ئەمریکا پێکەوە گرێدراوە. ئەگەر ئەو وڵاتە لە ڕووی هەژمونی سەربازیەوە شکست بخوات نەک هەر هێز لە دەست دەدات بەڵکو ئابووریەکەشی هەرەس دێنێت.